فەرموو ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کووردە بەخۆشی و بەهاتەوە چەند ساڵ گوڵی هیوای ئێمە پێپەست بوو تاکوپار هەر خوێنی لاوەکان بوو گوڵی ئاڵی نەوبەهار ئەو ڕەنگە سوورە بوو کە لە ئاسۆی بڵندی کورد مژدەی بەیانی بۆ گەلی دوور و نزیکە بێت نەورۆز بوو ئاگرێکی وهای خستە جەرگەوە لاوان بە عەشق ئەچوون بەرەو پیری مەرگەوە وا ڕۆژ هەڵات لە بەندەری بەرزی وڵاتەوە خوێنی شەهیدە ڕەنگی شەفەق شەو ئەداتەوە تا ئێستا ڕووی نەداوە لە تاریخی میلەتە قەڵغانی گولە سنگی کچان بێ لە هەڵمەتە پێی ناوێ بۆ شەهیدی وەتەن شیوەن و گرین نامرن ئەوان وا لە دڵی میلەتە ئەژین عزیزان و خۆشەویستان زۆر بە گەرمی لە خێراتتانەکەین جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردیتان پیرۆز هیوادارین ساڵی نوێی کوردی ببێتە ساڵی خۆشی و هێنانەدی ئاواتەکانی سەردەم گەلی کورد ببێتە مایەی بەدیێنانی ئاواتەکانی تاک بە تاکی میلەتەکەمان ببێتە مای کۆتایی خەم و ژان و هەموو ئەو نەهامەتیانی کە بەسەر گەلەکەماندا هاتووە بە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بەریتانیاوە سپاسی ئامادەبوونتانەکەین ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد دەمانەوێ لەم بۆنە پیرۆزەدا سەری ڕێز و نەوازتانەوێنین لە ئاس ڕۆحی پاکی شەهیدانی گەلەکەمان بە تایبەت شەهیدانی خاک و وڵات شەهیدانی دەستی جینۆسایی کە دوێنێ ساڵیادی 35مین ساڵی کیمیاباران و جینۆسایدی هەڵەبجە بوو خۆشەویستان دیارە ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان زانیوە کە وەکو نەریتێک ئاهەنگی نەورۆز بەرز ڕابگرین و لەم غوربەتەوە ئێوەی خۆشەویست کۆ بکەینەوە پەیامێک بدەین بەگوێی دوژمنانی گەلەکەماندا کە ئێمە لە هەر کوێیەکی گۆی زەوی بین هەر کوردین و هەر کورد دەبین بۆم ئێوارێش ئەمانەوێت چینە لای دەنگە پڕ لە سۆزەکەی هونەرمەندانی خۆشەویست هونەرمەندی زۆر ئازیز فەرمان نەورۆڵی هونەرمەندی خۆشەویست ئاکۆڕایی زۆر بەڕێز هونەرمەند مستەفا بەرزنجی بە دەست و پەنجە ڕەنگینەکەی کاکە دەریا حوسێن سەرەتاش داوا لە کاکە گۆڤە ئەحمەد سکرتێری ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد دەکەین کە لەم بۆنە پیرۆزێ وتەیەکی هەیە با بفەرمێت نەورۆزتان پیرۆز لەم قۆڵەوە بە خێراتنی کاک بابەکر و عایلە و عێل و عەشیرەت یەکەم لەو قۆڵێ ولاوە بە خێراتنی کاک ڕێبوار و ئەو برادرانەیە کە بەیەکە و کاک فەرمان نەورۆڵی و ئاوا تا دێتە خوارەوە بۆ لای بنەماڵەکەی کاک نەجمەدین و لە هەمان کاتیشا پێتان ئەڵێم نەورۆزتان پیرۆز بێ ئەمڕۆ ڕۆژێکی زۆر زۆر مێژوویە بۆ کورد بەڕاستی ئەگەر ئێمەی کورد ڕێز لە
بنەمانەتەوەیەکانی خۆمان نەگرین دەلالەتە لەوەی کە ئێمە ڕێزمان لە کولتور و دابوونەریتی خۆمان نەگرتووە. ئەمڕۆ ئاهەنگێکی تایبەت ساز دەکەین بە چۆپی بە قسەی خۆش بە گۆرانی سپاسانەکەین لەگەڵمان بن. و ئیشەڵا ئەمڕۆ ڕێکۆردکردنی ئەم بەرنامەی ئەمڕۆ لەلایەن کەناڵی بیکەیتەوە بەڕێز کاک شەیموزەوە ئەبێ و پاشکەمێکی کەش کواردنەکە حاضرە بێ لە خزمەت هەموو لایەکە ئابین. بە ئومێدی خوای گەورە مەهەندیانە بەردەوام بن هەمیشە لە هۆڵی ئولفا لە گەلەری ئولفا. سپاستانەکەم ئیشەڵا ئەگەر ئێوەش لەگەڵمان بنەوە لێرەشەوە سپاسی هاوکاری خۆشەویستم کاک مامۆستا نەجمەدی دەکەم کە باری تەندروستیشی تەواو نەبوو بەڵام بۆ ئەم بۆنە پیرۆزە پشتیوانی کردین و لەگەڵمان بوو. دووبارە هەموو لایەکان بەخێر بێن وردە وردە دەست پێەکەین و لەگەڵ هونەرمەندانی خۆشەویست. Fucking
دروا دروا
Come on,
نایدۆزێتەوە شەقامەکە.
İstanbul'da çıkıyor na kısmında. Ay parmağımın parça parça yar parmağımın başı yar parmağımın başı ay yanıyoruz ay parmağımın bağda şavanı gözü bağda şavanı gözü oy veriva şimdi gönlüm
کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4